بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا لخواي پروردگار أبارينوا كأو يازد روجي تيبر يا خواي پروردگار لهمو لايكي طاعة وعبادة قبول كردويتن ويارمتي من بداتن كوابتوانين أو نوزد روجي مايا بجوانترين شيوا زیندویان بکەینەوە ڕۆژەکانی بەڕۆژ و بە تاعەت و بەعیبادەت هەروەها شەوەکانیشی بە عیبادەت و بەخواپەرستی. خۆشەویستان، بابەتی ئەو شەو کە هەڵم بژاردیە من لە سایی ئاەتێکی قورئانی پیرۆزدا، بابەتی ئەو شەومان بە پشتیوانی خوای پەروەردگار لە ژێر ناونیشانی فێڵ و پلانی نەیاران و خەمساردی پەیامدارانە بیتن. لە دوو شەوی ڕابردوو مامۆستا مەڕوان و مامۆستا موسلیم خواپاداشتیان داتەوە، زۆر باسی هیممەت بەرزیان کرد. ئەمنیش بە شێوازێکی دیکە دێم ئەو باسەیەکەین. مامۆستا شەوی ڕابردوو زیاتر بردنیە جیهانی ڕۆحانیەت و جیهانی تەزکیە ئەوانە. ئەو شەو زیاتر ئەم گرنگی بەلایەنی مادیە دەم و دێنە جیهانە مادیەکەی. خۆشەویستان، خوای پەروەردگار لە سوورەتی ئەنفال لە ئاەتی 30 ئەفەرمی وَيَمْكُرُونَ وَيَمْكُرُ اللَّهُ وَاللَّهُ خَيْرُ الْمَاكِرِينَ. ئەو ئاەتە طبعاً لەو سیاقەی هات کاتێک کە ئەفەرمێ وَإِذْ يَمْكُرُ بِكَ الَّذِينَ كَفَرُوا لِيُثْبِتُوكَ أَوْ يَقْتُلُوكَ أَوْ يُخْرِجُوكَ وَيَمْكُرُونَ وَيَمْكُرُ اللَّهُ وَاللَّهُ خَيْرُ الْمَاكِرِينَ. طبعاً کاتێک ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێتن کاتێک کە ئەنسار مسلمان بوون لە مەدینەی و هێدی سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیجرەتیان کرد بۆ مەدینەی، ئالەو کاتەی قوڕەیشیەکان کۆبوونەوە. ئەوە بوو لە دارونەدوەی لە پەرلەمانی قوڕەیش کۆبوونەوە بۆ ئەوەی فێڵێک تەڵەکەیەک یاخود پلانێک دابنێن بۆ لە ناوبردنی پێغەمبەر عليه الصلاة والسلام. ئەو بوو سەرکردەکانیان وەکو عوتبە و شەیبەی کوڕانی ڕەبیعەی، هەروەها ئەبوو جەهلی کوڕی هیشام و ئەبوو سوفیان و طوعیمەی کوڕی عەدی و شەیبەی کوڕی ڕەبیعە و نەضری کوڕی حارث و ئەبوو بوختری کوڕی هیشام و زمعی کوڕی ئەسود و حەکیمی کوڕی حیزام و نەبیه و منەبەهی کوڕی حەجاج و ئومەیەی کوڕی خەلەف. ئەوانە هەموویان تێدا بەشدار بوون لە پلاندانان بۆ لە ناوبردنی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام. لەو ساتەی کە پەرلەمانی قوڕەیش کۆبوونەوەی خۆی کرد کە پلاندا ئەڕێژن، لەو ساتەی پیرەمێردێکیان لە پەیدا بوو، پیرەمێردێک لەسەر شکلی پیرەمێردێکی نەجدی کە شەیطان بوو خۆی هیناوە سەر ئەو شێوازەی. گوتیان تۆ چێی؟ گوتی وەڵام منیش شەیخێکی نەجدیم، هاتیمە پێم خۆشە کە ئەمنیش ڕەئیەکەم دەوەی دابیتن ئەوەی کە ئێوە بۆی دانیشتینە. گوتیان زۆر باشە، فەرموو دانیشم. ئەوە بوو هەر یەکەی دەستیان پێکرد بە پلاندانانەکەی. ئەبول بوختوری گوتی ئەمن پێم باشە محەممەدی عەلەیهی السەڵات وسەلام بینن سزنی کەندەخانیەکی بکەن، خواردن و خواردنەوەی لە پەنا دەرکەی بدەنێ و با دەسزنی دابیتن. ئەوە بوو ئیبلیس عەلەیهی اللەعنە گوتی بەڕاستی گوتی ئەوە بەس ڕەئی نییە، گوتی ئەوە خراپترین ڕایە کە ئەتوو دەرت بڕی. گوتی چونکە ئەوەی ئەتوو ئەڵێ دوایە جەماعەتی محەممەدی عەلەیهی السەڵات وسەلام لە پشتەوە دێن ڕزگاریەکەن و یاخود خواردن و خواردنەوەی پێ ئەدەن و دەربازیەکەن بەوەی لە ناو ناچتن. هیشامی کوڕی عەمری کوڕی عامری کوڕی لوئی ئەو گوتی ئەم ڕایەکی ترم هەیە، گوتی ئەم پێم باشە محەممەدی سواری حوشترێکی کەن و لێرە لە مەکەی وەدەرێ بنێن. ئەوش گوتی ئەوەشیان گوتی خراپترین، گوتی ئەوەش ڕایەکی خراپە، چونکە محەممەد ئەوەندە زمانی شیرینە، هەر جەیەکی بچیتێ خەڵکی ڕازیە کات و خەڵک بە دوایە کەویت و دوایە دێتەوە سەرتان و ئەتان کوژیتن. ئەبوو جەهل گوتی من ڕایەکی دیکەما هەیە، پێم وایە ڕایەکی زۆر باشە. گوتیان فەرمووە تو بزانین ڕاکەی تو چییە؟ ئەو گوتیم پێم باشە لە هەر تیرە و عەشیرەتێکی گەنجێکی هەڵبژێرن و ئەو گەنجانە هەمویان بەیەکەوە بە یەک دەست هێڕش بکەنە سەر محەممەدی صلی الله عليه وسلم و لێی بدەن و بیکوژن و لە ئەوەی خوێنەکەی لە ناو هەموو عەشیرەتەکان بڵاو بیتەوە. ئەو بوو شەیطان گوتی ئەو ڕەئیە باشترین ڕەئیە و
باش ئەوە خوای پەروەردگار طبعا پێغەمبەری عليه الصلاة والسلام ئاگادار کردەوە لەو پلانەی قوڕیشیەکان و ئەو بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم شەو بڵێن بە علی کوڕی ئەبوو طالیبی گوت کە لە جێی پێغەمبەری صلی الله عليه وسلم بخەویتن و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بوو دەرچوو. مەبەستم تەماشاکەن لێرە طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند ئەگەر تەماشاکەین هەر لێرەدا پێغەمبەر چەند پلانی بەکارهێنان چەند تەخطیتی بەکارهێنا. جارێک خۆ وەکو مامۆستا و شەوەی باسی ئیسرا و میعراجی کرد خۆ خوای پەروەردگار ئەیتوانی ئەو شەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسەر هەڵبگری لەوێن دەرێ و بیباتن لە مەدینەی دابنێتن وەکو چۆن لە ئیسرا و لە میعراجدا بە یەک شەو خوای پەروەردگار پێغەمبەری صلی الله عليه وسلم بردیە هەفت ئاسمانەکان و بردیە سیدرەۃ المونتەها و دوایە گەڕاوە هێشتا جێگای هەر گەرم بوو. خۆ ئەیتوانی ئەو شەوەش ئاوای لێ بکاتن. بەڵام بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێک علی کوڕی ئەبی طالیب دەینێتن لە شوێنی خۆی دائەنێتن. پاشان کە دەرەچن بە پێچەوانەی ڕێگا بە پێچەوانەی بڵێن ڕێگای مەدینەی بۆ پشتەوەی مەکە ئەڕۆن. پاشان سێ شەو و سێ ڕۆژ لەوێ ئەبن ذات النیطاقین ئەسما لەگەڵ کوڕەکەی ئەبوو بەکری سدیق عەبدوڵڵا ڕۆژانە شتیان بۆ دەینن حیوانات دەینن بۆ ئەوەی شوێن پێیان بزر بێتن. ئەوە بوو کافرەکان تەنانەت گەیشتنە سەر سەریشیان کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێتە ئەبوو بەکری لا تحزن إن الله معنا. تەماشاکەی ئەو هەموو تەخطیت و پلانەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەیە کە ئێمە دەرس و پەندی لێوەرگرین. بەڕاستی خۆشەویستان اینجا ئەگەر تەماشای ئەو ئاەتە بکەین کاتێک کە دەفەرمێتن وەیەمکوڕونە وەیەمکوڕ الله والله خەیر الماکرین. طبعا کافران پلان دائەنێن نێرانی دین ڕۆژ بە ڕۆژ هەموو ڕۆژە پلانی خۆیان دائەنێن وەیەمکوڕ الله خوای پەروەردگاریش پلان و تەخطیتی خۆی هەیە والله خەیر الماکرین. لێرە بۆ ئاەتەکە گوتی خەیر الماکرین بۆ نەیگوت ئەحسن الماکرین. طبعا مەکر یاخود فێڵ سیلاحێکە بڵێن چەکێکی دووسەرەیە ئەکرێ بە چاک بەکاربێتن ئەشکرێتن بە خراپ بەکاربێتن وەکو چەقوی ئەتوانرێ بۆ چاک و بۆ خراپی بەکاربێتن. سلاحێکی مادی نیە و سلاحێکی یعنی غێر مەحسوسە بۆیە ئەتوانرێتن بۆ چاک و بە خراپ بەکاربێتن. جا ئامرازی فێڵ و تەڵەکە ئامرازەکەی بریتیە لە زیرەکی علاقات لەگەڵ ئەوانی دیکە لەگەڵ بەرامبەرەکاندا چۆن ئەتو ئەو زیرەچیەی بەکاردەینی. طبعا جار وهەیە کابرا شتێکی ئەکاتن ظاهیرەکەی شتێکی خراپ نییە بەڵام ناوەڕۆکەکەی لە ناوەڕۆکیدا فێڵ و تەڵەکەی تێدا ئەوە پێچەوانەی درۆیە. طبعا درۆ نییە مەکرد چونکە حەقیقەتەکەی ڕاستیە یعنی ئەوە ڕووکەشەکەی ڕاستیە بەڵام لە ناوەڕۆکدا دوایە خراپ. بەڵام لێرە شتێکی دیکەمان بۆ بەدیارەکەوی لەو ئاەتێک کە ئەفەرمێ والله خەیر الماکرین. مەکر دوو جۆری هەیە فێڵ خداع یاخود ئەوەی کە لە قورئان هاتیە بە ناوی مەکر دوو جۆرمان هەیە. مەکری سەیئمان هەیە فێڵی خراپ فێڵ و تەڵەکەی خراپ و هەروەها فێڵی باشیشمان هەیە. ئەوەی خوای پەروەردگار کە لە ئاەتەکەی ئەفەرمێتن والله خەیر الماکرین ئەوە جۆرە مەحمودەکەیتی نەوعا باشەکەیەتی کە بریتیە لەوەی خوای پەروەردگار عقوبەت و سزای ئەو کەسانە ئەداتن کە مستحقین. ئەوەش کە عەدل و ڕەحمەتی خوای پەروەردگارە ئەوانەی کە مستحق بن سزان پێ ئەگەینیتن چونکە خراپەیان کرد لە بەرامبەر ئەوەدا خوای پەروەردگار سزایان ئەداتن. طبعا کە ئەڵێ وەیەمکوڕونە وەیەمکوڕ الله ئەوان پلانە جێڕن فێڵەکەن تەڵەکاکەن. طبعا نێرانی ئیسلام هەر ڕۆژێ بە شێوازێک هەر ڕۆژەی بە جۆرێک بە بڵاوکردنەوەی شوبوهات بە بڵاوکردنەوەی شەهەوات. ڕۆژێک بۆ نمونە هەر ئەو ئاەتە خودی ئەو ئاەتە ئێکە لەو ئاەتانەی کە دوژمنانی ئیسلام کردیتیانە شوبها ئەڵێن خوا چۆن مەسەلەی فێڵ و تەڵەکە و ئەوانە یاخود تەماشاکەی طبعا شوبهات گەلک زۆرە کە دەربارەی خودی پێغەمبەری صلی الله عليه وسلم ڕۆژ بە ڕۆژ نەیارانی ئیسلام بڵاویەکەنەوە بە تایبەتی بۆ گەنجەکانمان. شوبهات دەربارەی حەدیث شوبهات دەربارەی قورئان ئەوانە هەوڵەدەن ڕۆژ بە ڕۆژ شوبهات دەربارەی مەسادری وحی مەسادری ئیسلام یعنی لە ئەسڵەکەی بدەن لەوەی ئەگەر لە پێغەمبەریاندا عەلەیهی سەڵات وسەلام ئیدی چەمینێتەوە ئەگەر لە شک و گومان بێخنە سەر قورئان ئیدی دوایەکە
چکە مەزدەری ئەسلی ئیسلام بریتە لە چێ مەزدەرە ئەسلیەکەی قورئان و حەدیثە ئەگەر ئەوانە شک و گومانیان کەتێ بۆیە ئەوان هەوڵەدەن لە مەزدەرە ئەسلیەکەی بدەن و ڕۆژ بەڕۆژ شک و گومان پەیدا بکەن. تەماشای زەواجی پێغەمبەری صلی الله علیه و سلم لەگەڵ زەینەبی جەحش چ شک و گومانێکیان بۆ مسلمانان دەربارەی دروستەکەن و قسەی دەرباراکەن، دەربارەی زەواجی عائیشەی، دەربارەی میراتی ئافرەت و پیا و هەر ڕۆژەی بە شێوازێکەوە شک و گومان دروستەکەن. قسەی مە ئەو شەو ئەوەیە ئەوان لە فێڵ و تەڵەکە و شک و گومانی خۆیان ناکەون، دروستکردنی فێڵ تەڵەکە بازی بەرامبەر ئیسلام بەردەوامن. بەڵام پلانی تو چییە؟ ئەوان هەموو ڕۆژە پلانێکە جێڕن، بەڵام تۆ وەک مسلمان وەک تاکێکی مسلمان تۆ پلانت چییە بەرامبەرەوەی؟ تەختیتی تو چییە؟ تۆ بۆ هەموو ڕۆژێک یعنی گلەی ئەوەیەکەی ئەڵەی وەڵام ئەنی باشە هەر یەکێک لە ئێمە چەند ڕۆژە بۆ وەزعی مسلمانان بۆ حاڵی مسلمانان یعنی بارودۆخمان تێک چووە کاتێک کە وەزعی مسلمانێکە بینی خراپە چەند حاڵت یعنی بڵێن هێشاوی ئازارت پێگەیە چەند هەوڵتدا کە ئەو مسلمانە لەو ناخۆشی و لەو ناڕحەتیە دەرباز بکەیت. مسلمانان پێویستیان بە توە چەند هاوکاریت کردیە ئەبینی هیچت نەکردیە کەچی هەموو ڕۆژێ گلەی ئەوەیەکەی ئەڵەی وەڵا وەیەمکوڕونە وەیەمکوڕ الله والله خەیر الماکرین. ئەوان پلانە جێڕن و خوای پەروەردگاریش پلانەکانیان تێکەشێنێت و خوای پەروەردگار خەیر الماکرینە. باشە یعنی پێویستە بەڕاستی ابن مسعود فرميتنا فرمي إني لأبغض الرجل أراه فارغا ليس في شيء من أعمال الدنيا ولا عمل الآخرة. فرمي من رقم زوال لو زور بيعوي بيتن نا بكالك دنيا دي نا بكالك قيامته ديتن سكارة شناكات نالو دنيا نالو قيامته كواتا إنساني مسلمان براستي يعني زوري لباران داهي أقر بكا هر يكيك لإيما أقر بيوشتك بكا بو إسلام زوري لباري داهي تنابي بتماي أو بتزيبيالي ولا جا دجمناني إسلام ياخد نياراني دين بويتو مدباركي بلاي أوان بلان جير إذا أوان بلان جيرن خو بتماشني أوان بين ولا تخطيتك لودان إسلام سرب خانو إسلام كان حاكمو أتو سرب كوي أوان بلان جيرن بلان بلاني توتسي برامبر أوي كواتا هەر یەکێک لە ئێمە خۆشەویستان هەر تاکێک لە ئێمە بەخۆی بەکەم نەزانیتن یعنی هەر تاکێکی مسلمان بەڕاستی ئومەتێکە زۆر شتی پێەکرێتن ئەتو لەوانەیە هەر یەکێک لە ئێوە سبەینە ببیتە بەرپرسێکی گەورە هەر یەکێک لە ئێوە لەو گەنجانە لەوانە سبەینە ببیتە دکتۆرێک ببیتە مهندسێک ببیتە پیاوێکی پەروەردەی یعنی هەر یەکێک لە بوارێکی داشتی پێەکرێتن کەواتە هەر کەس خۆی بەکەم نەزانێتن هەر فەردێکی مسلمان ئومەتێکە و زۆر شتی لە باراندایە ئەگەر پێی بکرێتن. بۆیە من دووبارەیەکەم و بەڕاستی و شەوگلەی زۆر ینی لە خۆمانەکەی وەکو ئەڵێم ئەوان وەیەمکوڕون دائیمەن تەختیتە پلانیان هەیە تەختیتیان هەیە بەس ئێمە زۆر جاران تەماشای کاری ئیسلامی بکە بەنسبەت کاری ئیسلامی کابرا یعنی ئەگەر بۆ نمونە سنتەرێکی تەحفیز بیتن لەوانەیە زۆر گرنگی پێ بدات و ئەڵێ وەڵا ئەوە کاری پێی وایە یعنی زۆر کەس خۆ ئەگەر چی سنتەری تەحفیز و یان زۆر هەر سنتەرێکی ترە بە ناوی دیکەیە کاری ئەمن لەوەی کەم ناکەمەوە کاری زۆر باشن زۆر پیرۆزن بەس ئەتو پێت وابیتن کاری ئیسلامی تەنها بریتیە لە ئەوەی دیکەت پێکەم بیتن بە کەم تەماشای بکەی ئەوە کێشەکەیە یاخود زۆر جاران کابرا مەسەلەن ئامادەیە بۆ نمونە ڕادیۆیەک ئەگەر بۆ نمونە بە ناوی قورئان بیتن ئامادەیە پێی ببەخشیتن لە بەخشینەکانی ئامادەیە گەر بەو ناوی بەڵام بە ناوێکی دیکە بیتن بۆ کارێکی دیکەی ئیسلامی بیتن لەوانێ فلسێکی پێ نابەخشیتن ئەو فەهمە خاڵتیئە ئەو فەهمە غەڵەتە تێگەیشتن بۆ کاری ئیسلامی و بۆ ئەو مشکلەی ئێمە مسلمانانە ئەوەیە کە ئێمە بەرەو پێش ناچین بۆیە دەبی بەڕاستی ئێمە تێبگەین یعنی کە فەهمێکی دروستمان هەبیتن و ئێمەش تەختیت و پلانی خۆمان هەبیتن بۆ بەرەو پێشبردننی کاری ئیسلامی بەڕاستی تەختیت و پلاندانان خۆشەویستان واجبە لە ناخۆشترین کاتیشدا یعنی لە ناڕەحەتترین کاتدا پێویستە ئینسانی مسلمان تەختیتی هەبیتن پلانی هەبێت چۆن ئەوان پلانیان هەیە ئینسانی مسلمانیش دەبێت بۆ پێشخستنی
کارەکانی تەخطیتی هەبیتن و تەخطیت و پلان یەکێکە لەو نیعمەتانە کە خوای پەروەردیگار لەگەڵ ئینسانی کردێ بەڕاستی. زۆر کەس پێی وایە کە تەخطیت پلاندانان یەکێکە لە علمی سەردەم، علمی عەسری ئەوڕۆکە، بەڵام نەخێر لە قورئانی پیرۆزدا ئەگەر تەماشاکەین چەندین سەدە پێش ئێستانەکە باسی تەخطیت و پلاندانانی کردیە. تەماشاکەن یەکێک لەوانە پلاندانانی سەیدنا یوسف عەلەیهی السەلام کاتێک کە پلاندا ئەنێتن بۆ 7 ساڵی تر، یاخود پلانی ذیلقەرنەینی کە پلانێکی ورد و مەحکەمی دانا. کەواتە پێویستە بەڕاستی ئینسانی مسلمان یعنی پلانی هەبیتن و بێ بەرنامە نەبیتن. و پێغەمبەر صلی الله علیه وسلم أفرميتن لأثرك دهاتوا أفرمين قامت القيامة بيد أحدكم فسيلة فاستطاع أن لا تقوم حتى يغرسها فليغرسها فله بذلك أجر. أفرمي أجر قيامت هستا وأتو نمامك تلدستيبو مازالي أو تهبو أو نمام بتسيني أفرمي بتسينا أو تسيو همي تخطيط بو مستقبل بلان دانان بو مستقبل. أيوة الإنسان مسلمان بلاني هبه هر آياتي وأعدو خذي آياتي وأعدو أجر تماشاكن همي بلان دانانا، إعدادي مالي، إعدادي علمي، إعدادي تربوي أو زي إعدادي يعني عسكري وأنا هموي بيويست إنساني مسلمان كاري بو بكاتن. خوش ويستان لسرتان دريجناكم بەڵام ئەوەندەی ئەڵێم کە تەخطیت بەڕاستی چ تەخطیتی ئیداریە، مالیە، تربەویە، ئیستراتیجیە، هەتا ئاوەدانکردنەوەیە، تەخطیتی کەسایەتیە، ئەوە پێویستە ئینسانی مسلمان لێدانە بڕێتن و ئاگای لێبیتن ئەگەر ناکارەکان بە هەڕەمەچی پێش ناکەون. دەبی مسلمانیش بەرنامەی هەبی. وتارەکەی ئۆبامای ئەخیرێگە تەماشاکەن ئەو هەموو پلان و بەرنامەی کە تێیدایە لە ئاخیرەکەی تەماشاکەن چەڵێتن دەربارەی ئیسلام، ئەڵێتن لكن الحقيقة أن الإسلام ذاته هو المشكلة. ئەڵێ حقیقەت ئەوەیە کە بەڕاستی خودی ئیسلام مشکلەیە. مەش پێمان وا و تا ئێستاوامان نەزانی کە ئۆباما کەسێکی مسلمان لە بنەماڵەیەکی نەنی مسلمان و ئەوانەیە کەسی تەماشاکە چ پلانیان هەبوو و چی کرد و چۆنیش بەردەوامن لە پلانەکانی خۆیان. کۆتاییەکەی بە یەک چیرۆکی کۆتایی پێدەینم کە مامۆستا مەلا تەحسین شێخانی لە ئەکاونتەکەی خۆی بڵاوی کردبەوە. ئەڵێت ئەجێڕنەوە پیاوێکی فێڵباز ویستی فێڵێک لە باڵوڵی چاکەکار بکاتن. ئەڵێ نەشی زانی باڵوڵ مرۆڤێکی سادە و ساکار و دڵپاکە. ئەڵێ ئەشی زانی باڵوڵ مرۆڤێکی سادە و ساکار و دڵپاکە. ئەڵێ چۆ لای دوای سڵاو و ڕێزکردن پێی گوت ئەم شەو خەونێکی سەیر و گرنگم پێت بینیوە. پیاوەکە گوتیە باڵوڵی گوتی زۆر خەونێکی سەیر و سەمەرەم پێوە دیتی. باڵوڵیش گوتی خێرە بێت پشت بەخوا بیجێڕەوە چیت بینیوە. ئەڵێ کابرا گوتی لە خەوم بینی تۆ 100 دیناری زێڕت پێبەخشیم. ئەڵێ باڵوڵیش تێگەی کابرای فێڵباز و لە بلەبانە وە چ پیلانێکی لە خەیاڵدایە. ئەڵێ گوت باڵوڵ زۆر پێکەنی و دواتر پێی گوت بەڕاستی خەونێکی تەواو ڕاستەقینەت بینیوە. ئەڵێ بەڵام من نامەوێ ئەوەی کە لە خەوندا پێم دایت لە ڕۆژی ڕووناک لێت وەرگرمەوە. ئەوەی کە لە خەوێ پێم دای ئەڵێ گوتی من نامەوێ ئێستا بە ڕۆژی ڕووناک لێت وەرگرمەوە. پیاوەکە ئەڵێ شەرم دایگرت و باڵوڵی جێهێشت. ئیدی تێگەیشت ڕوبەڕووی چ پیاوێکی عاقڵ و هۆشمەند بوویتەوە. طبعا ئەویست بەو فێڵەی پارەی لێویستینیت و فێڵ لێ بکات. جا ئەڵێ پند و ئامۆژگاری ئەوە یەکەم زۆرن ئەوانەی بە فێڵ و زبانلووسی خۆیان پارە و داهاتی خەڵکی فەرهوو دەکەن و بەڵێنی درۆینەیان پێ ئەدەن. یعنی ملەتی مە بەڕاستی تاکەنجێ ینی هەتاکەنجێ سادە و ساکار بین، هەتاکەنجێ فێڵمان لێ بکرێتن. هەر هەڵبژاردنەک دێتە پێشێ کۆمەڵک بەڵێن و وعدی درۆینە بەو خەڵکەی ئەدرێتن، دواش بەو زمان لووسی خۆیان پارەی و خەڵکو و داهاتەی خەڵکی فەرهوو دەکەن. کەواتە مەکر و کەید لە زۆر بواریدا دەبێ ئینسانی مسلمان سادە نەبیتن و ئاگای لێبیتن. دووەم دەمێکە ئەڵێ بەرپرسانی لای خۆشمان ئەم خەڵکە بە خەونی سربەخۆبوون هەڵدەخەڵەتێن و بەڵێنی چاکبوونی باری دارایی و بە کوردستانکردنی دووبەی بەگوێمان دەدەن و لەو لاشەوە هەرچی داهات و سەروەت و سامانە ئەوە بردیتیان. سێم ئەڵێ هەر کاتێک مرۆڤ سادە و ساکاریەکەی وای لێکرد زوو فێڵی لێ بکرێتن و زوو هەڵخەڵەتێنرا ئەوە کەسێکی شێت و بێ ئاگا و نەخۆشە و پێویستی بە چارەسەرکردنەوە دەبێت بخرێتە ژێر چاودێریەوە. کەواتە خۆشەویستان وەکو گوتم نێیاران بەردەوام فێڵ و تەڵەکەیان هەیە و دەبی مسلمانیش سادە و ساکار نەبیتن، ئەویش پلان و استراتیجەتی خۆی لە ژیاندا هەبێتن بۆ ئەوەی ببێتە خەیرە ئومە. خوای پەروەردیگار طاعة وعبادة لهم لا قبول كاتن. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.